وبناء على الفصل 72 من الدستور أعلن اليوم ململانەی سەرۆکە ئەڵمانیەکەی تونس و هێزە ئیسلامی و ناڕازیەکانی وڵاتەکە گەیشتە قۆناغێکی دیکە. دوای 8 مانگ لە هەڵپەساردنی کارەکانی پەرلەمان و حکوومەت و هەموو دامەزراوە یاساییەکان، قەیس سەعید سەرۆککۆماری تونس ئێوارەی ڕۆژی چوارشەممە بڕیاریدا پەرلەمان بە یەکجاری هەڵبوەشێنێتەوە. بڕیارەکەی سەعید دوای کۆبوونەوەی ئۆنلاینی پەرلەمانی تونس بوو بە سەرۆکایەتی ڕاشید غەنووشی، کە تیایدا بڕیاریاندا بە هەڵوەشاندنەوەی بڕیاری هەڵپەساردنەکەیان و هەڵوەشاندنەوەی ئەو دەسەڵاتانەی سەرۆک بەخۆی بەخشی بوون و کۆتایی هێنان بە ڕێکار و دۆخی نائاسایی کە لە هاوینی ساڵی ڕابردووەوە وڵاتی گرتووەتەوە. تەنها پاش چەند کاتژمێرێک لە کۆبوونەوەکەی پەرلەمان، سەرۆککۆمار بڕیاریدا بە پشتبەستن بە بڕگەی 72 دەستوری وڵاتەکە پەرلەمانی تونس هەڵبوەشێنێتەوە و بە تووڕەییەوە پەرلەمانتارانی وڵاتەکەی بە پیلانگێڕ ناساند. سەعید کە بە هەڵوێستگۆڕین و لێدوانە سەیرەکانی ناسراوە تەنها چەند ڕۆژێک لەمەوبەر بوو کە ڕایگەیاند پەرلەمان هەڵناوەشێنێتەوە، چونکە دەستوور ڕێگەی پێنادات و ئەمیش ڕێز لە دەستوری وڵاتەکە یەگرێ. بەڵام پاش کۆبوونەوەکەی چوارشەممە بۆ چوونەکەی خۆی گۆڕی و لە میانی کۆبوونەوەیەکی بە پەلەی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی تونسدا ڕایگەیاند هەوڵێکی شکست خواردووی کودەتایان کۆتایی پێهێناوە و بەپێی دەستور پەرلەمانیان هەڵوەشاندوێتەوە. هاوکات لەیلا جەفال وەزیری دادی تونس لە سەر فەرمانی سەرۆککۆمار بڕیاریدا بەکردنەوەی دۆسیەی تایبەت و ئەنجامدانی لێکۆڵینەوە لە سەرجەم ئەو 116 پەرلەمانتارەی لە دانیشتنە ئۆنلاینەکەدا بەشدار بوون بە تۆمەتی پیلانگێڕان دژی ئاسایشی وڵات. جگە لەو ڕێکارە یاساییە سەرۆککۆمار هۆشداری داوە هەر پەنابردنێک بۆ توندوتیژی بەهێزی سەربازی وەڵام دەدرێتەوە. لە بەرامبەردا بەرپرسێکی باڵای بزوتنەوەی نەهزەی تونسی باگراوەندی ئیسلامی کە خاوەنی زۆرترین کورسی پەرلەمان و سەرۆکی پەرلەمانن، داوای گفتوگۆ کاتوەڵێ لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان هەنگاوی ئاشتی خوازانە و مەدەنیانە هەڵدەگرین. هاوکات حزبی کرێکاران کە حزبێکی چەپی وڵاتەکەی و ناڕازیە لە تاگڕەویەکانی سەرۆککۆمار ڕایگەیاندووە هەڵوەشانەوەی پەرلەمان وڵات نغڕۆی قەیران دەکات و بەرەو ئیفلاسیە با، هەروەک ململانەکانە باتە قۆناغێکی سەختەوە و ئەمەش لە بەرژەوەندی گەلدانیە. قەیس سەعیدی سەرۆککۆمار لەلایەن سعودیە و ئیمارات و میسر و هاوپەیمانەکانیانەوە پشتیوانی دەکرێ و لەلایەن قەتەر و هێزەکانی نزیک لە ئیخوان موسلیمینیشەوە بە کودەتاچی و دیکتاتۆر دەناسێنرێ.